سلااوڕێ ساوڕێن هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە شوێنێکی دنیا هەن. ئەمڕۆ دەمەوێ باسی کۆریای باکوور بکەم لەژێر سایەی حکوومەتی برایزل. لەژێر سایە حکوومەتی برایزلدا ڕێگە نادا خەڵک کار و کەسابەتی خۆی بکە، ئەگەر قسەیەکیش بکە یەکسەر ڕاپێچی زیندانەکە. گەیشتینە بۆ حاڵەتەی کە دەبی برین هەزار ڕەحمەت لە کفندزی لە سەردەمی کابینەی پێش و کابینەی گەورە دزنێ چیری دزی دەکرا، گەندەڵی دەکرا، بارودۆخی ئازادی خراپ بوو، بەڵام قەت وەکو ئێستا نەبوو. ئێستا ئەگەر کەسێک ڕەخنەیەک بگرێتن لە حکوومەتەکەی برایزل یان لە برایزل لە خودی برایزل، ڕاستەخۆ لە شیرینی خەو دەیڕفێن و دەستگیری دەکەن. و لەوەش خراپتر ئەوەی دەبینین دەستگا ڕاگەیاندنەکانی سەر بە برایزلن. ئەینتخوا ئەوەکەی ئەخلاقە، تۆ کابرات ڕفاندووە لەسەر ئەوەی دوو قسەی لەسەر کردی بێ سوکایەتی بەکە سوکارەکەشی بکەی. یعنی ئەوە لە کوێی دابوونەریتی کوردەواری دابوونەریتی خەڵکی هەولێردا هەبووە کابرا لەسەر ڕەخنا دەستگیری بکەی، دوایە بێ تۆمەتی ئەخلاقیش لە بۆ خێزانەکەیان دروست بکەی. یعنی هەمومان بینیمان کارکاروان عەبدوڵواحید تەنها ڕەخنەیەشی گرت ڕاپێچی زیندانیان کرد. با بەیەکەوە جێرە ڕەخنەکەی بگری. حکوومەتەکە بەس پارە خڕ دەکاتەوە، ئەو لەگە ملەتی نییە با پێ درێ. ئەو سەرۆک وەزیران بەس لەگەر حکوومەت لەگە فەقیریە بەس لۆ پارەی هاتیە بەڕاست پێ برێ. ئارەوەڵە لۆ ئەوەی ناتیە، لۆ فەقیری ناتیە، بەس پارە خڕ زەریبەی دایەتە سەر دوکانداران مەعارەز بەگشت هەمووی داهات بەگشتدار بەردا. یعنی بەڕاستی زۆر بێتامی کردە، بەڕاستی زۆر بێتام بووە. ئیتر ئەوەیە حکوومەتی برایزل لەسەر ئەوەی کە کەسێک تەنها ڕەخنەیەکی لێگرتووە یەکسەر ڕاپێچی زیندانی دەکەن. وە خاڵێکی تر کە من ئەوڕۆ دەمەوێت باسی بکەم ئەویش ئەوەیە، یعنی پارتی و بنەماڵی بارزانی بۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵی خەڵکی دز و چەتە هەموو شوێنە باشەکانی هەولێریان دابەش کردووە. و لەوەش خراپتر ڕێڕەوی ئاویشیان گرتیە لە خەڵک. یعنی بینە بەرچاوتان خەڵکی هەولێری لەو پرۆژانەی شارانەی کە دروستە کەسیان سوودمەند نەبوونێت، تەنها کۆمەڵێک دز. اینجا ئەو کۆمەڵە دزە کە هەمویان کەسی نزیکی بنەماڵی بارزانیان دێن ڕێڕەوی سروشتی ئاویش دەگرن، یعنی قازانجەکە لە بۆوان زەرەکەش لە بۆ خەڵکی دارەت و قوشتەپەی. و لەوەش خراپتر کاتێ لافاو هەر دەستێ کەسێکی وەکو ئومێد خۆشناو دێنە سەر شاشەی دەڵێن دەبی بڵێ لافاو نەبووە گردبوونەوەی ئاو بووە. و هەموو دەستگا ڕاگەیاندنەکانیشیان کە بە پارەی خەڵکی کوردستانە فەرهودیان کردیە و لە دەوی کۆمەڵە خەڵکی جنێفرۆش و گەندەڵ دەنێن، دەبی هەموو ڕاگەیاندنەکانیشان بڵێن ئەوە لافاو نەبوو کۆبوونەوەی ئاو. ئەوەش قەیدی ناکە. کاتێ لافاو هەر دەستی هاوڕێیان نایەن بەهانای خەڵکیشەوە بچن. کەسێکی وەکو سڵاح مۆنیکا دەچێت خەڵک ڕزگار دەکە لە لافاو بە خۆی و بە سیارەکەی، خزمەتی خەڵکی ڕەش و ڕوود دەکات، نەک کۆمەڵک دزان. بینە بەرچاوت خەڵکی ڕەش و ڕوود نەک دزەکان. اینجا لە کاتی کارەکەیدا بە بێ ئاگایی هێمایەکی هات و چۆپان دەکاتەوە لەسەر ئەوە بە خراپترین شێوە سوکایەتی پێ دەکەن و ئێستاش لە زیندانە. یعنی بینە بەرچاوتان هاوڕێیان حکوومەت دزی لێ دەکە لە بۆ کۆمەڵک دزی، بەهاناتەوە نایەتن کە لە ئەنجامی ئەو دزیەی بەسەرت هاتیە کەسێکی پیاوتر لە حکوومەت و لە پارتی و لە پارێزگاری هەولێر دێ بەخۆی بە سیارەکەی خزمەتی خەڵک دەکا، لە هەمان کات دە یەک هێمایات و چۆپان دەکاتەوە ڕاپێچی زیندانی دەکەن. یعنی من دەبێت لە ئێوە پرسم تخواوە کەی ئەخلاقە. یعنی سڵاح مۆنیکا لە بڕی ئەوەی مەدالیای شەڕەفی پێ بدرێن دەیخەنە زیندانەوە. ئەوەیە حکوومەتەکەی برایزل.
با بەیەکەوە ڤیدیۆکە ئیسلام مۆنیکا ببینین کە کاتێک بەهانای خەڵکەوە دەست هاوڕێیان ئەوە لە بەیانیەوە دەوری سەعات دامە لێرە لە بندسی 150ی ئاوەکی زۆر هەستە سەڕێی مەسیف و مەلاوبەری سارە و مایاران دەردەینین لە هەردێکی ئاوی زۆر هەیە و سارەی زۆر هەیە ئاگاداری بکەنەوە ئەمن وەکو مامسلع لە خزمەتتاندا شوار بعدين شوار بعدين لسه ما سكر راس لسه راس اصحابي امنها بحب بس كم شوف شو ها لا لا كم من نبي جاي هاكان صبر 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 انا مش عندي مسار انا داي صبر ده بدل كده هذا سيبك هوا هير شر شمروني شمال قد ستة يا خاله يرجعوا ما مصلعي سعود ما سكم سعود ما سكم تر هاوڕێیان کە من دەمەوێت ئەوڕۆ باسی بکەم ئەگەر لەسەر مەریخ تەمەشای شاری هەولێرکەی تەنها هەشتی عەسارۆک بێ خزمەتگوزاری من باسی ئەوە ناکەم بۆ بێ خزمەتگوزاریە بەڵام هۆکارەکەی ڕوون و ئاشکرایە لەبەر ئەوەی خەڵکی فەقیر و ڕەسەنی هەولێر لەو شوێنە زەویان هەیە و دەیانەوێت بیکەنە خانوو هۆکارەکە ئەوەیە خزمەتگوزاری لۆ ناچی ئەگەر وەکو ئەوروپای هەولێر بایە کە شوێنی لەشفرۆش و بێئەخلاق و مەسوولە دزەکانە ئێستا لە مێژ بوو خزمەتگوزاری لۆ چوو هەرچی بەرپرسی پێشوو ئێستاە هەمووی دێ درۆیەک دەکاتن لەسەر هەشتی عەسارە و خزمەتگوزاری لۆ دەچیت دوایین درۆژ درۆیەکەی برایزیلە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن چووە شوێنی هەشتی عەسارۆ بە حیساب پرۆژەیان لە بۆ دەکا وەکۆی خەڵکەکە دەڵێ تەنها زبلەکانی سەرڕێگەیان لابردیە کاتێ برایزل بە وێندەردا دەچی بە حیساب درۆ لە بۆ خەڵک دەکا پرۆژەیان لۆ دەکات تەنها زبلەکەیان لابردی هیچکیان لا نەبردی ئەوە حکوومەتەکەی برایزلە کابەیەکۆم ڤیدیۆ داواکارەکان ئێمە هەب دووبارە چەند جارەیە دابێکردی خزمەتگوزاری لە کورتی هەشتی عەسارۆک بەڕاستی پاش چەندی ساڵ چاوەڕێکردن معقول نییە نەتوانێت شوێنە چووکە هەشتی عەسارە ئاوادان بکرێتەوە هیچ معقول نییە بەڕاستی بۆچی تا ئێستا ئاوادان نەکراتەوە لە ماوەی ڕابردوودا سەرۆژ حکومەت سەردانی کرد و چەند ڕۆژێکیش کاری تێدا کرا ئەم کارتە بۆچی کارکردن تێدا ڕەجیگە هۆکارەکە نازانەوە چ ڕاجێ بەڕاستی ئایا باگەشە هەڵبژاردم کە ئەوەندە ئیشیان کرد یانی شەر بەرنامەتیان نەبوو یانیش شتکە بنا بەڕاستی نازانی هۆکارەکە نازانێت تاکری کرد تاکو ئێستا پاش هەژ مانجێ تا ئێستا هیچ نەکرایە تەنها بەس زبولیان فڕێدا هەر ئەوەندە بوو بەتەمای ئەوە بانگەشەی هەڵبژاردن بوو بێت و هەر ئەوەندە بەڕاستی ئەو ناوچی لە بەوەی کە کاتی کە دەست پێکرا بانگەشە هەڵبژاردن انتخابات سێ مانجی ما بوو بەڵام دوای ڕاجدا نازانین بەڕاستی ئایا باگەشە یانگەشە ئەو نازانین بەڕاستی لەوانەشە باگەشە هەڵبژاردن بیتن بینیتان هاوڕێن ئەوە ئاڵی خەڵکی گەڕەکی هەشتی عەسارۆکە لە ژێر سای درۆی حکوومەتەکەی برایزل و هەموو حکوومەتانی پێشتر هاوڕێن ئێستا لە هەولێر خەڵک وای لێ هاتیە کە مایکی کامێرەی لە بۆ دەچی دەرێ قسە ناکەم لەبەرەوەی دەترسێ وەکو کاک کاروانی لێ بێت دەترسێ وەکو کاک سڵاعی لێ بێتن کە یارمەتی خەڵکیدا ئیتر خەڵکەکەیان وا لێ کردووە ینی هاوڕێیان بە کورتیەکەی حکوومەتی نێچیروان بارزانی دز گەندەڵ پێشێرکاری مافی مرۆڤ حکوومەتی برایزل دز گەندەڵ یانی دزیەکەی دوو قاتە گەندەڵیەکەی دوو قاتە پێشێرکاری مافی مرۆڤیشی دوو قاتە وای لێ هاتووە خەڵکی هەولێر کە کامێرە دەبینێ قسە ناکە نەوەک بگیرێ با بەیەکەوە ئەو ڤیدیۆ ببینی لەگەڵ بەشێشتر لەو هاوڵاتیانە بکەم کەەوە هاتوونە تێرە سڵاتان لەبێ قوربان دیار نایانێت قسە بکەن باش بەڵێ نیگەرانەکانی خاوەن زەویەکانی هەشتی حەسانە و تاوەکو لەگەڵ بەشێشتر لەو هاوڵاتیانە بکەم کەەوە هاتوونە تێرە سڵاتان لەبێ قوربان دیار نایانێت قسە بکەن باش بەڵێ نیگەرانەکانی خاوەن زەویەکانی هەشتی حەسانە و تاوەکو
بۆی من زیاتر قسە ناکەم هاوڕێیان کاتە چی خۆش ماڵاوە